لەگەڵ نزیک بوونەوە لە ساڵڕۆژی گیان لە دەستدانی ژینە ئامینی و بەرفراونبوونی خۆپیشاندانەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا حکوومەتی ئێران کار لەسەرەوە دەکات کە بەشێک لە پارێزەران ماڵەتەکانیان لێوەربگرێتەوە و هەروەها پارێزەری ئەو خانەوادانی کە قوربانیان داوە لە خۆپیشاندانەکاندا دەست بەسەر دەکرێن، دادگایی دەکرێن و بەسمە گفتوگۆی زیاتر بکەین. چەند بابەتێکی دیکەش هەیە. بەڕێز حسێن ئەحمەدی نیاس پارێزەر لە ئەمستردامەوە لەگەڵمانە ڕاستەخۆ. بەڕێز حسێنم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 سەرەتا بەوە دەست پێ بکەم کە بۆچی پەرلەمانی ئێران بڕیاری داوە کە وەزارەتی ئابووری ڕاستپێرێ بۆ بەڕێوەبردننی کاروبارەکانی پارێزەران. مەبەستی ڕژیمی ئێران ئەوەیە کە سربەخۆیی پارێزەران لە ئێرانە لە بین بوات. هەدەفی حکوومەتی ئێران ئەوەیە کە مافی تۆمەتباران لە بین بوات، خەڵک نەتانن پارێزەرێکی سربەخۆیان بێ. کاتێکە فرد نەتانێت تۆمەتبارێک نەتانێت پارێزەرێکی سربەخۆیی بێت، حکوومەت بەڕاستی ئەتانێت دژ بە ئەو تۆمەتبارە هەموو یاسایك دەبڕێتەوە مافی ئەو دەبینەوە. ئەگەر پارێزەرێکی سربەخۆ وجودی بێت لە یاسا بە نەفعی تۆمەتبار حمایەتەکات و نایڵێ مافی تۆمەتبار لە بین بچێت و ئەمە بۆ حکوومەتی ئێران ناخۆشە. حکوومەتی ئێران حکوومەتێکە کە لەناوەوە حکوومەتی یاسا وجودی نییە. پارێزەرانتن لە یاسا کەڵک وەرەگرن بۆ پشتیوانیکردن خۆیان لە خەڵکی ئێران، لە خەڵکی ڕۆژهەڵات و لە خەڵکی تۆمەتباران. بەس بەداخەوە ئەوە بەلای ڕژیمی ئێران ناخۆشە. حکوومەتی ئێران لەم 44 ساڵە زۆر هەوڵی داوە کە سربەخۆیی پارێزەران لە ئێرانە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەبین بووە. ئێمە زۆربەی پەروەندەکانی یا دۆسیەکانی تۆمەتبارانی سیاسی و ئەمنیەکانی کوردمان بووە کە حکوومەتی ئێران زۆری پێ ناخۆش بووە کە یەک پارێزەرێکی سربەخۆ بێت لە مافی تۆمەتبارێک قسەکا بە بتانێ دەنگی ئەو تۆمەتباری هەژارە بە دنیا بگەینێت، بە خەڵک بگەینێت بە لە چوارچێوەی یاسا بەتایبەت مافی مرۆڤ، یاسای مافی مرۆڤ لەو تۆمەتبارە دفاعکە و ئەمە بۆ ڕژیمی ئێران ناخۆشە. بەس حکوومەتی ئێران زۆر هەوڵی داوە دادبانی پارێزەران یا ئەنجومەنی یاسایی پارێزەران یا کانون بۆکەلایی دادگستەری لە ئێرانە بە تۆر کامڵ سربەخۆیەکەی لابوات، هەوڵ بدات ئەوە بینێرێتە لە چوارچێوەی وەزارەتی اقتصاد پەروانەی وەکالەتی ئەوان سادر کات کە ئەمە ئەبێ بەوە کە ئیتر پارێزەران وەکو دوکاندارێک ئەبێ، وەکو کەسەبێک ئەبێت، ئیتر ناتانێت سربەخۆ بێ، ناتانێت لە مافی خەڵک برخوردار کاتەوە دفاعیان لێکات. کەکە حسێنها مەسلە لە ئیرانی یەکی پارێزەر دیسە چەرچەوەیە حقوقا وێ دەولەتی ئەنگ و حقوقا کۆمارە ئیسلامی دە تەفدگەرە ببی دوێ چەرچەوەی دەژی پارێزەریە خەلکەی دکە. یعنی تێی خواستن کو ئەو ئازادیشی نەمینە هەر پارێزەر وەکی وام بکە سەرخۆبوونێکی پارێزەر نەبە چاوا دەبین؟ مافی بنەڕەتی ئێران، یاسای بنەڕەتی ئێران لە ئەسڵی 19 تا ئەسڵی 40 سەبارەت بە مافی مرۆڤە بە تایبەت لە ناوەوە دەڵێ دێشە پارێزەر سربەخۆ بێ. بەس حکوومەتی ئێران هیچ بڕیارێک بۆ یاسای خۆی دانانێت. حکوومەتی ئێران هیچ احترام و ئەرزشێک بۆ یاسای خۆی دانانێت بە ئەو شتەکە لە ئیدئۆلۆژی حکوومەتی ئێرانە نەهاتەکەل ئەمنیەتی لەسەر ئەوە قسە دەکەن، ئەوە زۆر بۆی گرنگە. ئەوەیە کە لە ئێرانە ئێمە بەداخەوە دەستگای دادێکی سربەخۆمان نییە، دەستگای دادێکی وابەستە بە ئاسایشی ئێرانمان هەیە. ئەیسا ئەو حکوومەتە حەز ناکات کە پارێزەرێکی سربەخۆ بێ کە لە مافی مرۆڤ کەڵک وەربکرێ بۆ پاراستنی مافی تۆمەتبارێک. ئەوەیە کە زۆر هەوڵ ئەدات کە سربەخۆیی پارێزەران بۆ هەموو جارێک لە بینی بوات و ئێمەی تر پارێزەرێکی سربەخۆمان نەبێت. ئێوە هەروە ئاماژەدان کرد ساڵحی نیکبەخت، تۆمەتی ساڵحی نیکبەخت پاراستنی مافی بنەماڵی ژینا ئەمینیە. ئەو تۆمەتانەی دراونەتە پاڵ ساڵح نیکبەخت، ینی تۆمەتی ڕەوان چاوەڕێیەکەن کە لە دادگایکردنەکەیدا سزای بەسەرا بسەپێنرێ وەکو چاوترسێنیەک بۆ تەواوی پارێزەران. ساڵحی نیکبەخت فقط ساڵحی نیکبەخت دفاعی کردن لە
مافی بنەماڵەی ژینا ئەمێنی لە چوارچێوەی یاسا بێتاوانە هیچ گوناحێکی نییە بەس ئەمە بۆ حکوومەتی ئێران خۆش نییە حکوومەتی ئێران حەز ناکات کەسێک وەکو ساڵحی نیکبەخت یا پارێزەرانی سربەخۆ لە حکوومەتی ئێرانە بنکە لە دەستگای دادا بۆ بە تۆمەتباران دفاع بکەن و یە پێ ناخۆشە ئەوەسە کە حکوومەتی ئێران زۆر هەوڵ ئەدا ڕژیمی ئێران زۆر هەوڵ ئەدات لە دەستگای دادی خۆی کە نابەسەرخۆیە بە هیچ گونە ئستقلالێکی نییە بە دەستگای دادی ئێران وابەسە بە ئاسایشی ئێرانە پێخۆش بێ هەر کەس محکوم ئەکا پێخۆش بێ کەسێکیش محکوم ناکە بەس ئەوەیە کە لەم چوارچێوە خۆب ئیسە شتێکی ماوە پارێزەرێکی سربەخۆیە حەز ناکە پارێزەرێکی سربەخۆیی لە ئێرانە بووێت کە لە چوارچێوەی مافی مرۆڤ یا یاسای ئێران لە خەڵک دفاع و پشتیوانی کات بە پێخۆشە کە هەمووی پارێزەرانی سربەخۆ لە ئێرانە لە بین بوات بەداخەوە ئەمە شتێکی ناحەزە ئێمە لە نظرا بکەن لە 200 وڵاتی دنیا فقط ئەوە تایبەتی ئێرانێکی یەک پارێزەر ناتانی سربەخۆ بێ یا وەزارەتی ئابووری ئێران قەت ناتانێت ساڵح نییە بە پێی یاساکە بێت سەبارەت بە پارێزەران ئیشی پارێزەران پەروانیان بۆ سادرکە یا بەڵگەیان پێ بداتەوە شتێکی نایاساییە بەس بەداخەوە چوون لە ئێرانە حکوومەتی یاسا نییە هەرچی پیان خۆشە ئەو کارە دەکەن کە پێم وایە ئەمە دژ بە مافی مرۆڤ دژ بە توا کۆنڤانسیۆنگەلی نێونەتەوەییە کە ئێران ئێشێ بەوانە حورمەت دابنێت حتا دژ بە خودی یاسای بنەڕەتی ئێرانە سپاس کەکێ حسێن پارێزەر ژێ ئامستەردام لەگەڵمەوە